افکارگاهانی لحولێرێ نیف میلیۆن بطلن مادەیەن پاقشکردنێ bi qualtiyeka berz di rojekê de berhemtîne. Heft hêlin beremanîna madeyên paqişkirinê, 18 aytimên serekî, 58 cûrên rengavreng bi qebareyên 500 gramî ta digehin 4 litrî. Sabûna şil, zahî, campakkerewe û fasê bi destên gencên Hewlêrê ev hemû tên beremanîn. Çawaniya beremanîna 15 milyon bitlin madeyên paqişkirinê di mehekê de di Mêdîn Kurdistan da bibînin. افر دو بطلن هنه بطلن زاهین دنوا وی کارگاه ده دو هلن تایبت سر درست کرنا اوان بطلان دکن افر دو بطلن هنه آنکو افر دو هلن هنه دکارن ددم جمیره که ده 3600 دانان درست بکن آنکو ده 24 دم جمیران ده هر هله که جوان نزدیک 86,000 دانه اوها برهم تینه اجبلی چند کمپیوتر کال سر هر هله که 10 کارمندن وی کارگاه چاودیریا هلا برمانینه دیکن دمیتین کردستان ایجاردا gelme ben emin nişanıma beden kaçal bajarı Hewlêrê و serdest avan gencin hani yen bajarı Hewlêrê maddeyin pakıcı yen pakkereva kendiriz kirin afzal gelme binen li Kurdistanê û li nizîk bajarê Hewlêrê ev kargeha şûf ya drûstkirina madeyên paqişkirinê di nava vê kargehê de 18 madeyên cuda ku dibin 58 aytimên cûr bi cûr bi qebareyên cuda li jêr destên gencên Kurdistan û biyanî tên beremanîn. Heft hêlin beremanîna sabûna şil, zahî, paqişkirina caman û fasê ku dikarin di mehekê de 15 milyon bitlin van madeyan berhem bîne û bixin di nava bazarên Kurdistan û Iraqê de. کارگەی ئێمە وەکو کارگەی مادە پاکەرەوەکانی شوفە کە لەباری مادە پاکەرەوەکانیش دەکەین کە بەرهەمەکانی ما دەبنە قاپشۆر، سابوونی شل، فاس، جامپاک و پاکەرەوەی هەموو سەتحە زەحمەتەکان. ئەوە بەرەمەکانی ڕێسی منە کە ئەو بەرەمانە دەبیتە برەندەکانی ما لەسەر بارەی بێری، شوف، میراکل و فوکا کە لەبارەی وانە 18 ئایتیمی ڕێسیمان هەیە کە ئەو 18 ئایتیمی ڕێسیە لە جووری بۆن، ڕەنگ، قەبارە دەبنە 58 ئایتیم کە ئەمە دەتوانین ئەو بەرهەمانە و ئەو ئایتیمانە بدەینە بازار. ئەو نەوعەتی مارکەکانی مە برەندەکانیمە وەکو شوف دەبیتە لە قەبارەی 500 تا 800 غرام تا 350 غرام دەتوانین بدەینە بازار. لەبارەی فوکە 800 غراممان هەیە لەگەڵ 4 لیتر تا 4 لیتر، بارەی بێری 500 غرام هەتا 350 و بارەی میراکلەکە 750 غرامە کە لە بۆ خاوێنکردنەوەی هەموو نەوع سەتحەکی زەحمەت بەکاردێتن. Ev kugeha madeyên xameş bû kargehê û dibe yekem qonaxa dirûzbûna madeyên paqişkirinê. Di nava vê kugehê de 4 tankên bi qebareyên 200 tonnî bi bilindayiya 7 metr û nîvan ji bo helgirtina xamên sabûna şil û zahiyê ne. Her wiha 5 tankên dinin 20 tonnî ji bo xamê fasê di nava vî beşî de hene. کاک درێرە و مەوادی خامی کە بۆ مەدێ لەو خەزانانەڕە دەڕۆم بۆ بەشی میکسینگ لەوێ تێکەڵ دەکرێت هەندێک مەوادن بە ئۆتۆمات و هەندێک مەوادیش بەدەستی تێکەڵی میکسێرەکان دەکرێت وە لێک دەدرێت لێوڕە ئەمە سەمپڵی دەبینە موختەبەری
مختبر فحصەکانی خۆی لەسەر دەگا ئۆکەیدا مەوادە لە بەشی میکسینگی دەڕواتن بۆ بەشی ئینتاجی پرۆداکشنی لەوێ ڕا کە دەچیتە ناو بوتڵ ناو کارتۆن ئەمە 24 ساعتی دیکە و مەوادی ڕادەگرین کە بەشی کوالیتی کۆنتترۆل فحسەکانی دووەمی خۆیان لەسەر بکەن کە ئەگەر ئۆکەی نهایی درا بتوانین ئەو مەوادەی بنێرینە بازارێک ئەو مەوادانە ئەمە لەسەر فۆرمولاسیۆن و ئیستانداردەکی ئیش دەکەین کە ئەو مەوادە وەختی بەکار هات یەکەم شت کەمترین ئاو بەکار بێ دووەم شت کە وەختی دەڕواتن شورا ڕۆیی کەمترین زەرەری بە ژینگەی بگەینیتن. اف بشه میکسینگ یان تکلکنا مادهن خامه کدبه روزانه 500 تن مادهن پاخش کرنه جبو بشه برام آنینه آماده بکه. دناوا بشه میکسینگ ده آنکو تکلکنا مادهن خام 6 تانکن ستانستیل بقبرا 13 تنه جبو درزبونا صابونا شلو زاهی هنه هر وها 4 تانکندن ین قباره 12 تنی جبو آماده کرنا پاسه دناوا وی بشیده تندیدن. جبو درزبونا زاهی و صابون فاسه هر تانکی که اوها 16 ماده تخنت ناف داشت بو درزبونا صابینه بو زاهی انکو صابینه شن جبو زاهی 10 ماده خام تخنت ناف ویتانکی دا و زفرین تیکل هف دیگن تا کو زاهی درست بکن هر وسش بو فاسه یان کو فاس درست با 3 ماده خام تخنت ناوا تانکی نوسا تا کو زاهی انکو فاس درست با تشتی خوشه بو نمونه اف ماده هنه هر کارگاه کردستانه لباکور روشالات لهولیر لباشور تنه درست کردنو جبو کارگاه تینه اف خوی ارجا کمازن یا خوی و هر وسا ماده تن تخنت ناف دا افکار هنی لکارگاه کا کردستان لهولی رهاتی درست کردن و دیسان تخنا اتناوات تانکی دا. دست خوش برده آن بن. هر روز ماده که دیجی تخنه اوجی وکه بونه بینه دیده بونه که دیده هر روز رنگیجی بونمونه اف صابینه هنی آشلاتی درست کردن یا لیمونه رنگی و لیمونیه تمام دمیده بونه یا لیمونه خوشه. بری مادین آماده کری لبشی تکل کرنا مادان بچنه بشی برمانینه تاقیگاه کارگه چندین تست دست نشان کری و ین کیمیایی انجام دادن و همو ماده جبو درزبونا صابونا شلو زاهی و فاسه دگل مادین دن لبی تاقیگه تیز دکن پاشان گلوبا کس دادن بشی مکسینگی آنکو تکل کرنا مادین خام و درزبونا وی هیا او ماده بچه بشه برمانینه. وکی تاقیگاه کارگاه ها شوف هفده آیتم مواده مت هی کو بو هفده آیتمانا ام سی الاچل تستا یعنی فحصات کن کو گرینگترین فحصوان کو بو زاهی و بو صابونا شل او یکو پی اچ او ویسکوزیته او اکتیوا تست دیکش هنه کو گرینگترین تست او نبون بو تستا شیشه پاک کنه یعنی همان جام پاک تستا کحولیا بو میراکل اکتیوا بو فاس تستا دستا کلوریا دناو او مواده دا مهمترین تستا دناو زاهی و دستشوره دا تستا اکتیوی که او موادانه جی که به دست بکار دینن دبیت در رنجه که خونسا دابن که باعث نخوشی دست نبن باعث خورانا دست نبن سوربونا دست نبن التهابا دست نبن اوانن بصدان جورن بطلن صابونا شلو زاهیه دناوا مارکت و بازارن کردستان ده تندیدن لأفکارگه بوتل جبو برهمن خواه
کارتینە دروست دکە هەروەها دناوا کارگەها خۆدا بە کواڵیتیەکە بەرز ئەوان بوتڵان بەرهەمتینن. روزانه اف امیره هنی دکاره 72,000 امپولن اوها بکه بطلن مادن پاکش کرنه. اف امیره هنی دکاره 4 دیزاین جدا برنگین جدا بطلن مادن پاکش کرنه درست بکه. اف امیره یکش بری امیره دن کدناوا اوی کارگه ده هنه بطلن قباره جدا و دیزاین جدا درست دکن. کمک جی کارمندان لسر کار دکن تا که روزانه به هزاران جبوطلن اوها جبو بشی برام آنینه آماده بکن. گلمه بمن امت میدین کردستان دا نشان بدن که آبوطلش چاها چدن. دناوا في كاركها مازندا باشك دنها كل بلال بطلان ددن حفت هيلن برام آنينا اوان بطلو لبلان دناوا في كاريه دهنا لبلان رنگا و رنگ بقبارين جدا به هاریکاریا 20 کارمند و روبوتان لبلال بطلات ددن ددم جميره كده 4300 بطلان ين لبل كري جبو بشي برام آنينه آماده دكن. کارگەی ئێمە دەبیتە دوو بەش یا دەتوانین بڵێن دەبیتە دوو کارگەی جیا. کارگەیەک بەشی بەرهەمینانە کە دەبیتە حەوت لاینی ئینتاج وە کارگەیەکن بەشی بوتڵە کە دەبیتە دیزوک هەژدە ئامێری دروستکردنی بوتڵ کە بە ئەنواعی قەبارە و سایز بوتڵی بۆمە دروست دەکاتن لەبەرەوەی کە بە باشترین کواڵەتی بوتڵەکە بەدەستی خۆن بگاتن. ئەمە لە هەردووک بەشی کارگەکەمان یعنی ئەو دوو کارگەیە کە هەمانە نزیک 140 کەس ئیش دەکات کە زۆربەیان کوردن و جەماعەتی بیانیشن لەگەڵ هەیە. ئەمە لەو لەبەر ئاپدەیتکردن و بەڕۆژکردنی نەفراتمان لەناو لەبارەی ئیشەکە و مادە پاکەرەوەکان ئەمە مانگانە وە ساڵانە خۆلی فێرکردن و دووبارەکردنی شێوازی ئیشکردنەکەیان دەگەڵ دووبارە دەکەینەوە کە بتوانین بە باشترین شێوە بۆ باشترین کواڵیتی باشترین بەرهەم بدەینە بازاڕی. اف یکیش وان هیلن برمانین دناوا وی کارگه دا که هر هیله که دناوا وی کارگه دا دکاره دیزاین جدا جدا درست بکه مینه اوی هیلانه که دکاره اوان 5 دیزاین هنه درست بکه هر یکیش وان قبارک جدا هیا و هر یکیش وان جی دیزاین خواه یا تایبت هیا اف جا تشتی هری گرنگ ام بزانیم وکا بکار هنر اف دیزاین هنه نمونه اف بطله هنه چاواتی درست کردن هر نوا وی کارگه ده تمام دمیده چاواتی لیبل کردن و آماده کردن جبو که اف هیله بکاره بردوام با لسر درست کردن اوان ماده ام پاف را ببینین که چاوا اف دیزاین هنه و اف بطلتنه تین درست کردن لعالیه که دنیا کارگه ها شوف کارگه ها درزبونا بطلان ها که 17 آمیر دگل زیدتری 40 کارمندان 7 مدل بطلن پلاستیکی به قباره 500 گرامی هیا دگهن 4 لتری جمادین پلاستیکی او درست دکن در روژه که ده 150,000 بطلان آماده دکن ایره کارگەی پلاستیکی هەمان بتڵی شریکەی شوفە کە لێرە زیاتر لە 17 ئامرمان هەیە ئامری هەمان جیازی بتڵە کە لێرە بتڵەکان چا دەکرێت بە باشترین کوالیتی و بەرزترین شێوەی لێرە بتڵەکان چا دەکرێت و هەناردەی بەشی ئینتاجی معمەل دەکەیت لێرە زیاتر لە 40 کەس 40 ئۆپراتۆر یا هەمان 40 کارمەند لێرە ئیش دەکەن بتڵەکانشمان لە 800 گەرەمی و هەمانە تا 4 لیتری کە بە شێوازی خۆی چا دەکرێت زانشتیشی لەسەرە بۆ ئەو بتڵانی لێرە چا بکرێت بتڵەکانیش لە دوو مەوادەوە چا دەکرێت لە دوو جۆر مەوادی
گرین ترین بەشی ناسراوە بە پلیتیلین کە ئەو پلیتیلینە لەگەڵ بەشی دیکەی کە ناسراوە بە مستەربەج تێکەڵ دەکری ڕەوانەی ئامرەکان دەکری ئەو ئامرەشێش خۆی پرۆسەی لەسەرە تا چاکردنەی ئەو بوتڵانە لێرە لە 24 ساعتەکە کە دەبێتە دوو شیفتی 12 ساعتی زیاتر لە 160,000 بوتڵ لێرە چا دەکری. Di nava beşê beremhanînê de heft hêlin cude ji bo drûstkirina 58 aytiman hene. Her wiha zêdetirî 100 genc li vî beşî kar dikin û bi hezaraha kartûnên sabûna şil û zahî û digel li pasê dişînin kogeha kargehê. Hêla peramanîna Zahiya Çarlitrî 18 karmend li ser vê hêlê kar dikin. Amîrê firkirina Zahiyê dikare 8 botlan bi hevral di çirkekê de pir bike. Di demjimêrekê de ev hêle 2000 botlan Zahiyê berhem tîne. کاک درێسا ئەمە ولاینەن گۆڕیوە لە بۆ ئینتاجی سابوونی شل ناف صابونا شله ناوی سابوونی شلە تمام ساعتی ئەو دیازە دەتوانانی 3600 بوتڵ 500 غرامی سابوونی شل ئینتاج بکە کە نها ب 500 غرامه يعني 500 غرام تمام روجي چنده ڕۆژێ زۆرتر لە 86,000 بوتڵی دەتوانانی ئینتاج بکاتن باش ئەمە لە بۆ ئینتاجەکان نوعەتی ڕەنگن و بوونن هەیە بله لە بۆ پێویستی خەڵکی چۆن ئەمە باشه چاولێ والله من حس لسه بسیاری بکم بو چوە چار مدل چێکردن ئەمە ئەو چوار مدیرە لەسەر ئەو ریسێرچانەی کردوونە لەسەر ئەو پێداچینەوەی کردووە کە خەڵکی کوردستان و عێراقی زۆرتر حەزیان لە چ بۆنانە ئەوانن هەڵبژاردووە کە بتوانانی خەڵکەکە ڕای لێبی لەسەر نەوعی بۆن و ڕەنگەکەی کوالیتی مەوادی ناویان یەکە بەس ڕەنگ و بۆنەکە فەرق دەکات نها مثلا یا پرتقاله بگاوی چر رنگی وی چوایه الان هر کان- جا بت وکی پرتقاله بی ئەمە ڕەنگی پرتەقاڵی وادانایە کاس صحکه ویجی اویا چه ئەوە اویا ڕۆزە روزه یا ئەمە ئەوە ڕۆلی ڕۆزەکەیە ئەوە پرتەقاڵەکە نیستا ها وان کردووە ها بنا قولي افرق شوي ئەوە ڕەنگی پرتەقاڵەکەنە باش باشه يعني دي فرسير چتو هين فان رنگا چتكن يعني من خاص بسير كان بوچا سيفين از بنيا پرتقاله هي یا گیزاهنده هي یا أو- انا بيجما قولي بەڵێ بەڵێ ئەوەی ساما ئەو لە بدایەتی دەستپێکردنی شەکەی ئەو ڕسێفتانە و پێداچنەوەن کە کردووە زۆرتر خەڵکەکە حەزی لەوەیە بەس شاید دەداهاتوودا بەپێی پێویستی بازاری بەپێی پێویستی خەڵکەکەی کە حەزیان لە چی بێ بنهێوێ بۆن و ڕەنجی دیکە زیادکرد الفحصامة فيزيائية نهبشة متين نافا خط إنتاج ديا قام تمشي قفاقات كان لي بلاد كان تاريخ كان وزن بوني موادا كرتون چند قلتي ده خاوي كرنا دبا بيشتر هاجر مشكلة أو موادانا هبة أو خطأ أو خطرات دقرن بمشكلة واحد دكن جارده دست بيدك هر 20 دقيقة تماشي خطأ كن 10 دقيقة 5 عندك خطأنا 5 دقيقة عندك خطأنا ربع ساعة عندك خطأنا 20 دقيقة أو أي شيء ما هێلا ji hemûwan metirsîdartir di nava vê kargehê de hêla dirûzbûna fasê ye. Ev hêle dikare 15 botlan bi hev re tejî bike. Di demjimêrekê de ev karmendin li ser vê hêlê di kar dikin ku 24 karmendin 2000 daneyên çarlitrî dikarin berhem bînin. اف یکیش وان هیلن برمانین دناوا وی کارگه ده کو زاهیا قابشوان یعنی کو آمانشیشنه برهم تینه دیدم جمیره که ده افلانه دکاره نزیکی 3600 دانه اوهان
برهم بینه آنکو ددم جمیره که ده کارمند سر اوه هلی کار دکن دکارن ددم جمیره که ده 208 کارتون اوهان آماده بکن و بشینن بشه کوگه افیلانه دکاره 800 گرامی نها برامتینه تا 4000 گرامی دکاره درست بکن ئێمە وەکو کارگەی شوف بڕیارمان داوە لەبەر پێداویستی بازار بە زیادکردنی بەرهەمەکانمان لە ئەو بەرهەمە بە ئەو ئایتمانە ئێستا هەمانە ئەم ئینتاجی زیادکەین و بەرهەمی نوێ بدەین بە بازار کە بتوانین خەڵک بەرهەمی خۆماڵی بەکاربیینی زیاتر لاینی نوێ دادەنێن بە ئامێری نوێ متەتەورتر ئەوەش دەرفەت دەدا بە گەنجی کورد زیاتر هەلی کار هەبی بتوانین بەرهەمەکی جوان بە کواڵیتێکی بەرز بە نرخەکی گونجاو بگەینینە هاوڵاتیان بەرهەمە نوێیەکان خۆی لەوەی دەگری کە لە وەرەقیات ئینشاڵڵا دەچینە ناو بازاری وەرەقیات کە بۆ شوف ساڵی 2021 دەستی بە وەرەقیات کردیە کلینکسە بە یەکەم جار بە کلینکسی دەست بەکار دەبین دوایەوە کلینیسی ڕۆڵی مەطبەخ و کلینیسی توالێت لە بەرهەمی پاکەرەوەی شلیەکان بە تایتی شلی جلک پاکەرەوە لەگەڵ پاکەرەوەی توالێت بۆ 2021 هەر ئەو ئایتمانە دەبن ئینشاءڵڵا 2022 گەورەکردنی ئینتاجمان زیاتر دەبی بۆ ئەوی بتوانین تەختیەی دەکبەس کوردستان بکەین بتوانین تەختی هەموو عێراق بکەین ئەوەش زیاتر هەڵی کار دروست دەکە پێویست دەکە لاینی زیاترمان هەبی یان فەرعی زیاترشمان هەبی لە یەک فەرع زیاتر بی بتوانین زیاتر پێداویستی بازار بەدەست بگەینی میناکارگەهên din li Kurdistanê ev kargeha şûv dixwaze di buwarê madeyên paqijkirinê de kontrola bazarên Kurdistanê û Iraqê bike di vî buwarî de. Her wiha dirûzbûna madeyên paqijkirinê hem bi kwalitiyeka berz û bi nirxekê erzan dixwaze bixet nava bazarên Kurdistanê de û rikaberiya madeyên paqijkirinên biyanî bike di nava bazarên Iraq û Kurdistanê de.